کەسوکاری سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکانی کوردستان، کادر و ئۆرگانەکان و ئەندامان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان، خەڵکی خۆڕاگری کوردستان، ئەنجومەنی ناوەندی لەم قۆناغە هەستیار و چارەنووسسازەدا وەک ئەرچی سەرشانی خۆی و بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەنە هەموارە بە مەبەستی هەڵسەنگاندن و تاوتوێکردنی قۆناغی ئێستا و دانانی بەرنمەیەکی نوێ بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا کە بۆ ماوەی 9 ساعت بەردەوام بوو سەرنجام و دوای ڕاوەکردنێکی وردی بابەتیانە بە گیانی بەرپرسانە و هەڤاڵانە و هێمنانە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان و دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆی دەنجی بەشداربووانی کۆبوونەوەکە ئەم ڕاگەیەنراوەی پەسەند کرد کە پێک دێت لە دوو بەش. بەشی یەکەم، خاڵە گشتیەکان. یەکەم، هەرێمی کوردستان یەکە و قەوارەی دەستوریە بە دەسەڵاتەکانیەوە پاڵپش بە مادەی 117 بڕگەی 1 دەستوری عێراقی واتە ڕەتکردنەوەی هەموو شێوازەکانی دوو ئیدارەیی و دووبەرەچی و پێمان وایە کە یەکریزی و تەبایی گەلی کوردستان و لایەنە سیاسیەکان کلیل و زامنی سەرکەوتنن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە نەخوازراوە. دوو، پێکهێنانی وەفدی هاوبەشی پێنجلایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کە دەست بەجێ و بەپەلا سەردانی بەغداد بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان و کردنەوەی دەرگای گفتوگۆی بنیاتنەر بۆ زامنکردن و پاراستنی مافە دەستوریەکانی گەل و هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان بە سوودوەرگرتن لە خەڵکانی شارەزا و پسپۆڕ و بەگەڕخستنی کوتلە پەرلەمانیە کوردستانیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سێم، پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان بجێڕن بۆ چارەسەرکردنی کێشەکان. چوارەم، ئەنجومەنی ناوەندی هیوادارە کە سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵ بگەڕێنەوە پەرلەمان و بە ڕۆڵی خۆیان هەڵسن بۆ چارەسەرکردنی کێشەکان. پێنجەم، ئەنجومەنی ناوەندی داواکارە کە ئەنجومەنی باڵای سیاسی کوردستان هەڵبۆشێتەوە و لە ئەگەری هەڵنەوەشانەوەی ئەنجومەنەکەدا نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بکشێنرێتەوە. شەشەم، بە لەبەرچاوگرتنی دۆخی نالەباری دووز و دەوروبەری و ناوچەکانی تر پێویست دەکات دەست بەجێ لێژنەیەکی باڵا لە ئەندامانی پەرلەمانی عێراق و ئەندامانی ئەنجومەنی پارێزگایەکان پێک بهێنرێ بۆ قسەکردن لەگەڵ لێژنەی یاساییکردنەوە بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچەکە. بەشی دووەم، خاڵەکانی پەیوەندیدار بە دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکەم، ئەنجومەنی ناوەندی جەخت لەسەر یەکریزی و تەبایی ناویەکێتی دەکاتەوە و لە چوارچێوەی ڕێبازی چەپکە گوڵەکەی مام. دووەم، ئەنجومەنی سەرکردایەتی پێویستە دەست بەجێ و بەپەلا کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات بۆ داڕشتنی چوارچێوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قۆناغە هەستیارەدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕوبەڕووبوونەوەی گرفتەکان و لە ئەگەری ئەنجام نەدانی کۆبوونەوەکان تایەکی 11 2007 ئەوە ئەنجومەنی ناوەندی جارێکی تر کۆ دەبێتەوە و هەڵوێستی خۆی زۆر بەڕوونی و ڕاشکاوی ڕادەگەیەنێت. سێم، ئەنجومەنی ناوەندی لەو بڕوایەدایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بێبەستنی کۆنگرە ناتوانێت لە ئاست ئەو بەرپرسیارەتە مێژوویەدا بێت کە کەوتۆتە سەرشانی، بۆیە ئەنجومەنەکەمان جەخت دەکاتەوە لەسەر پێویستی بەستنی کۆنگرە کە لە مانجی 2 2018 تێپەڕ نەکات و لەو بوارەدا ئامادەی هەماهەنگین لەگەڵ ئۆرگانە پەیوەندیدارەکان بە مەبەستی بەستنی کۆنگرە. چوارەم، هەر ڕێکەوتنێکی چارەنووسساز کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامی دەدات و دەچێتە چوارچێوەی مادەی 39 بڕگەی 7 لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی پێویستە لە ئەنجومەنی ناوەندی پەسەند بکرێت ئەگەر ناکاری پێناکرێت. پێنجەم، ئەنجومەن داوا دەکا کە هەڤاڵانی یەکێتی خۆیان بە دوور بگرن لە لێدوانی نابەرپرسانە کە دەبێتە هۆی زیانگەیاندن بە یەکریزی ناو یەکێتی و هەر هەڤاڵەیەک پابەند نەبێ بە پێی پەیڕەوی ناوخۆ مامەڵەی لەگەڵدا دەکرێت. شەشەم،
ئەنجومەنی ناوەندی تۆمەتی هەموو ئەو لایەنانە ڕەت دەکاتەوە کە ئاراستەی یەکێتی و هەڤاڵانی کراوە و خوێنی شەهیدان گەواهیدەری ئەو ڕاستیان کە چێ لە سەنگەری بەرگریدایە. حوتەم ئەنجومەنی ناوەندی درود بۆ گیانی پاچی شەهیدان و سڵاو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی بە شەرەفی ناوچەدا بڕێنراوەکان و خۆبەخشەکان دەنێرێت کە سومبلی قارەمانیەتی و بەرخودانن بۆ پاراستنی دەستکەوتەکان و خاچی پیرۆزی کوردستان. ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان 23 دەی 2017 سلێمانی.